ئەمەی دەیبینن دەرەنجامی بردومانکردنی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکایە کە لە ماوەی هەفتەی ڕابردوو ناوچەکانی شارباژێڕ و پێنجوێنی بردومان کرد. ئەم شوێنەی کە ئێمە لێی وەستاوین زەویەکی کشتتوکاڵیە کە بە پانی زیاتر لە 14 مەتر و بە قوڵایی زیاتر لە 7 مەتر ئەم زەویە کشتتوکاڵی قوڵ کردووە و بەرهەمی ڕنج و ماندووبوونی چەندین جوتیاری ئەم ناوچەیی بەفی ڕۆداوە. تەنانەت لە ئێستاشدا کە سەرقاڵین بە تۆمارکردنی بەرنامەی ژینگە پارێزی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا بەسەر ئاسمانی پێنجوێن و بەسەر سەرمانەوە دەسوڕێنەوە. دەوڵەتی فاشیستی تورک لە ساڵی 2015 بۆ کۆتایی ساڵی 2019 698 جار لە ڕێگەی فڕۆکە جەنگیەکانیەوە هێرشی کردۆدە سەرخاکی کوردستان و کاریگەری لەسەر پیسبوونی ڕەگەزە ژینگەکانی ئاو و هەوا و خاک دروست کردووە. تایبەت بە بردومانی فڕۆکە جەنگیەکان و تۆپبارانی وڵاتانی دراوسێ بە تایبەتتر دەوڵەتی تورک و ئێران لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ دەکەین کە بزانین کاریگەریەکانی بردومانی بەردەوامی خاکی کوردستان چ کاریگەریەکی لەسەر ژینگە و ڕەگەزە ژینگەکان دروست کردووە. لەگەڵ مامن. هر زۆر نێزیگە چاواتی و وەڵا بەرە هاقی ژەکە بێدە بەرەبەیانی 24 مانگ 24 مانگی هەشت فڕۆکە جەنگیەکانی سوپای تورکیا سەر لە بەیانیەکەی بردومانی چەند ناوچەیەکی قەزای پێنجوێنیان کرد. یەکێ لەو ناوچانە دارستانی خونیانە هۆمەرە سێنان بوو کە ناوچەیەکی دارستانی بوو. هەروەها شوێنێکی دیکەش کە کانی میران بوو داویانە لە زەویەکی کشتتوکاڵی حاڵی حازر من ئێستا لە ناو زەوی کشتتوکاڵێکەدا. هەروەها جێگەیەکی دیکە کە پێی دەوترێت هەردی ساڵیاوە و هەردی قزڵجە و بناویان ئەمە لە سنووری قەزای پێنجوێن. لە سنووری شار باژێڕیش دارستان و هەردی سێ گوندیان بردومان کردو ئەوانیش گوندی ڕەنگێنە و شێخەڵمارێن و زەلان. لە ڕاستیا بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا هەم زیانی مادی گەیاندووە هەم زیانی دەرونیش بە هاوڵاتیانی سنووری قەزاکە کە ترس و دڵە ڕاوکێشی دروست کردووە و لەگەڵیشیا لە ڕاستیا کۆمەڵی چەلگەی کشتتوکاڵیمان هەیە لە سنوورەکە زەرمن کۆمەڵی دارستان و پاوانیشمان لە گوندی هۆمەرە سێنان و خونیانە ئەوانش ئاگری تێبەر بۆ سووتا. لە پێش هەموو شتێکدا وەکو دەبینن کاریگەری لە ڕووی تۆپۆگرافیەوە لە ڕووی ژینگەی کشتتوکاڵیەوە ئەوەیە کە زیانێکی زۆر لە بەرهەمێنەر دەکەوێت وی ئەم بۆ بەرانەی کە کراوە و زیانەکانیش لە ڕووی ئابووری و مادیەوە کە ناتوانێت ساڵ بەرهەمی هەبێت ئەمجار بۆ داهاتوش لە ڕووی ژینگەیەوە ئەو بەردومانە دەبێت ئەوەی پیسبوونی خاکەکە ئەو پیسبوونی خاکە شواتە ساڵی داهاتوو ئەو خاکە کە پێش بوو بەربوون کشتتوکاڵی تیاکرا یەکسەر ئەو زیانانە دەگوازرێتەوە بۆ بەربوو کشتتوکاڵەکان لەوێشەوە دەگوازرێتەوە بۆ ئینسانەکان و بەتاکیت پیسبوونی خاک یەکێکە لە مەترسیدارترین زیانەکانی ژینگە بۆ تەندروستی
هم بەرگری کوشتکاڵی هەم بۆ تەندروستی ئینسان هەم بۆ تەندروستی کۆمەڵ بۆیە کە دەبینی بەزانین تارەیەک دێ بۆمبێکی گەورە فرێدا و ئەو بۆمبە دەشێت دایان مادەی کیمیایی ترسناش تێدا بێت واڕوو ئێستا دەبین تاستا بۆنی باڕوت و هەندێک دەرمان دێت بۆ بۆنی باڕوتەکەش دێت کەوا بە تاکید بە خۆزیانی گەورە دەگەیەنێت و تا شێمە کە لێر ڕاوەستانی ژێمە لە دەنجی تارەی فڕۆکەوانە کە نازانین لە کوێ ڕادێت بەڵێ کاریگەری زۆر خراپی لەسەر ژینگەی کوشتکاڵ هەیە لەسەر ژینگەی تەندروستی کۆمەڵ هەیە و دەشێ ئەو زیانانە بۆ ساڵەکانی داهاتوش بەردەوام بێت مەسەلا هەر ئەو ساڵ نییە بەڕاستی چونکە ئەو خاکە کە ساڵشتر بکرێتەوە بە کوشتکاڵ لەوانەیە ئەو موادە کیمیایی کە لێرە بەجێماوە لە خەکەدا بگوازێتەوە بۆ شووتی بۆ تەماتە دوایە کە ئینسان دەیخوات دەگوازێتەوە بۆ ئینسانیش بۆیە بەڕاستیەوە زۆر ترسناکەەوە دەتوانین بڵێنەوە بەشێکە لە بەکارهێنانی چەشی کیمیایی چەش کیمیایی هەرەوەنیە کچەکە ڕێدرا تۆ هەناسکال بمژی و پێ بمبری نەخێت ئەو کە ئێستا ڕۆدەدا بەڕاستی چەشیشی کیمیایی کوشندەیە و کاریگەری خراپی دەبێ هەم لەسەر بۆ ئەم ساڵ هەم بۆ ساڵانی داهاتووش و بۆیە ئەو شوێنانە کە بکرێتەوە کوشتکاڵ پێویستی خاکە پێویستی بە تاقیکردنەوە هەیە بزانێتخوا ئەو موادە کیمیایە کە هەیە حتمما ئاستەکەی چەندە و چۆن پاک دەکرێتەوە و حتا لە ڕووی کوشتکاڵیشەوە فراسە بکرێ ئەو خاکە بە کەڵک بەکارهێنانی تەماتە دێت یا دەبێت هەرگومیشتری تیا بکە بە تاکید ئەو شوێنانەی کە مەسەن بەتابەتی ئەو شووتی تەماتەی کە نزیکن لە ڕووداوەکەەوە بەرکەوتەی هەبووە لە ڕوود باڕوت و دەرمانی بۆمبەکەوە کاریگەری دەبێت تاکید و جگەلەوە شکو باسم کرد بۆ ساڵی داهاتووش ئەو موادە کیمیایانە کە تێکاڵ ئەو کەرەسی کیمیایانە کە تێکاڵ باخەکەی دەبێت کاریگەری زیاتر دێ بەڕاستی بۆ ساڵی داهاتوو ئەو ساڵ مەسەلەن ئەوە دیارە کە شووتێ و بۆنی لێدێت و بە قەڵک ناخەڵک دەدەسێتخوا نێخوا ئەو ساڵی داهاتوو کە بکرێتە بەکاربێ بۆ بەرهەمێنانی بەربوونی کوشتکاڵی بە تاکید ئەو موادە کیمیایی وەکو وتم دەگوازێتەوە بۆ بەربوونی کوشتکاڵەکان لێشۆ بۆ ئینسان بۆیە ئەو خاکە دێ پێویستی بە فاسەیە بە تاقیگە هەیە بۆ بزانێت تا چه ئەندازەیەکی موادی کیمیایی تێدا و تا چه ئەندازەیەک ترسناکە و ئایا بە کەڵک بەرهەمێنانی بەربوونی کوشتکاڵی دەیانات و ئەگەری شوەیە کە بزانێت دەخوا ئێرە جاریش بە کەڵک تەماتەی دێت یان یا بەربوونیشتری تیا بکرێت ئەگەر تورکیا پاساوێک گیان بیانوێکی لەلا هەبێت ئەوە لایەنی دوژمنکارانی خۆیەتی ئەگەرنا بردومانکردن و دەستدرێژیکردنە سەر خاک و نیشتیمان و هاوڵاتیانی وڵاتێکی دیکە هیچ پاساوە بیانوێک هەڵناگرێت ئەمە یەکەم جاری نییە تورکیا کە بردومانی باشووری کوردستانەکات یان بردومانی ژینگە و هاوڵاتیانی باشووری کوردستانەکات بەڵام لای ئێمە چەندین ڕەهەند هەڵەگرێت ئەم بردومانکردنە یەکێ لە ڕەهەندەکان پێمان دەڵێت کە پێنجوێن سەرچاوی بەرهەمێنانی بەروبوومێکی کوشتتوکاڵی زۆرە وا دەزانین ئەم تۆپەی کە داوێتی لەم زەویە کوشتتوکاڵیە پەیامی ئەوە بێت کە من دەتوانم ئابووریتان لەناو ببەم بەڵام ئێمە پێی دەڵێن ئێمە لەسەر پێی خۆمانین و بەردەوامی ژەبین لەسەر بەرەمێنانی بەروبوومە کوشتتوکاڵەکان و ئەمانەوەی خاوەنی کوشتتوکاڵ و بەروبوومی خۆمان بین یان لەلایەکی دیکە ڕەهەندە ژینگەیەکەی تورکیا دەیەوێت ژینگەی
کوردستان لەبار ببات یان لە ناوی ببات بۆیە ئەو ناوچانە ئەکادە ئامانج کە ناوچەیەکی چڕی دارستان. ئێمە وەک تیمی ئاگرکوژێنەوەی ڕێکخراویم لەکەوە لە ساتی کەوتنەوەی ئاگرەکە لە دارستانەکانمان بۆی بەردومانەکانی سوپای تورکیاوە هەوڵ و تەقەڵاماندا بۆ کۆنتترۆلکردن و جڵەوکردنیە و ئاگرەی کە کەوتی بوویەوە زیاتر لە حەو کاتژمێر سەرقاڵ بووین خۆشببختانە توانیمان دارستانێکی زۆر لە سووتان ڕزگار بکەین سەرباریەوەی ترس و دڵە ڕاوچێ لە لایەمە دروست بوو چونکە فڕۆکە بێ فڕۆکەوانەکان یان فڕۆکە پشکنەرەکانی سوپای تورکیا بەسەرمان و چاودێریانە کردین بەڵام ئێمە پاراستنی دارستانەکان لامان مەبەست بوو و لامان گرنگ بوو هیچ باکمان بەوە نەبوو کە گیانمان لە مەترسیدا یان ژیانیشمان لەمە ئێمە دەنجی ناڕزایی خۆمان گەیاند و بەلایەنە پەیوەندیدارەکان لە ڕێگەی دەستگا فەرمیەکانی خۆمانەوە چونکە پێنجۆن هەم شوێنێکی زۆر دوورە لە تورکیاوە و هیچ شتێک نامان بەسێ بەیەکەوە ئێمە بە دەست درێژیەکی تەواوی ئەزانین و بەوەی ئەزانین کە ئەمە زوڵمێکە بەرامبەر میلەتی کورد دەکرێت بەڵێ ئێمە جەناوی پارێزگای سلێمانی نووسنگی جەناوی جێگیری سەرۆکی حکوومەت بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ کاک لیواچەتۆ وە ڕێکخراوە کان خاچی سووری نێودەوڵەتی دەستگای نەتێگرتوەکانی یونامی ئەمانە ئێمە پامی خۆمان گەیاندووە ئێمە وتومانە بۆی ئەمە دووبارە نەبێتەوە و تووشی ئاگادار بکرێت بەتایبەتی لەلایەن حکوومەتی عێراقیەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە ئەمە ڕابگیرێت چونکە ناکرێتەوە تووشیا بە درێژایی 200 کیلۆمتر هەوایی بێ ناوچەی دوورترین ناوچەی هەرێمی کوردستان بۆمباران کا بە بیانوویەکی کە هیچ واقعی نییە ئێمە وەکو ئیدارەی خەزاکە هەوڵی خۆمان هاوە بۆ ئەوەی کە ئاماری زەرەر و زیانەکان ئیشی لەسەر بکەین لە ڕێگای بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی پێنجوێنەوە بەڵام بەرچاومان ڕوونەیە ئایا حکوومەتی هەرێم قەرەبووە کاتەوە یان نە تەسەورەکەم کێڵگەی کشتتوکاڵەکان لە سەروی 100 ملیۆن دینارەوە زەرەریان لێکوت حتمان ئەو بۆمبانەکە دەقێنەوە پڕیانە لە کەرەسەی کیمیایی موادی کیمیایی و کەرەسای موادی کیمیانە شەم مادەی ژەهرین کە لە ڕێگەی هەوا دەگوازرێنەوە بۆ ئینسان بۆ ڕواک بۆ ئاژال بۆ باڵندا کاریگەری خراپی هەیە و کاریگەری کوشندەی هەیە بۆیە تاماوەیەک دەتوانێت بڵێم ئەو منتیقەیەکی ئەو بۆبانەتیا دەقێتەوە منتیقەیەکی مەترسیدارە کە خەڵکەکەی تووشی ژەهرایی ببێت و هەروکو لە پێشۆش باسم کە حتا ژینگەی ڕۆژیش ژەهراوی دەبێت و کاریگەری تەوان خراپیشی دەبێت لەسەر پەلەوەر و باڵندەکانیش حتمان لەسەر ئاویش کاریگەری خراپی هەیە بە تایبەتی ئاوی ژێرزەوی بۆ نمونەوەی ئەو شوێنێک ئێستا بۆردمان کراوە و موادی کیمیایی تێدا ڕژاوە سپێنێک کە باران ببارێ ئەو موادی کیمیایی دەچێتەوە ژێرزەوی ئەگەر لە خوار ئێرە مەسەن بیرێک لێدێ ئاو دەربێنی احتیمال زۆرە کە ئەو موادی کیمیاویە تێکەڵ بە ئاوی ژێرزەوی بێ و خەڵک بەکاری بێنێت تووشی ژەهرایی بوون ببێت ئەوشی زۆر زۆر جددیە بەڕاستی بۆیە ئەوانێک کە لێرە دانوێ استفادە لە ئاوی ژێرزەویکەن پێشەوەی بەکاری بێنن دەبێت تاقیب بکەنەوە بزانن تا چه ئەندازەیەکی موادی کیمیاوی لەو ئەوەیدا هەیە تایبەتی بۆ مناڵکی کە ناتوانێت تحمل کات زۆر زۆر پرس ناکەن وەکووتن کە ئەو شوێنە دەستێت سوتانی ژیانی هەموو ئەو بوونەوەرانی کە لەو شوێنە جوگرافیەدا هەیە داچێ مێرو بێت چی باڵندە بێت چی ئاژەڵی چێویەکان بن کە بواری ژیانیان نەما شوێنەکە ستا بەتەکی تەوانش جگە ژیانیان نامێنێت و لەوانەیە کۆسکەن بۆ شوێنێشتر و ئەو شوێنش کە کۆکوچی بۆ دەکەن لەوانەیە کەشوهەواکەی جیاواز بێنە توانتیالکەنەوەی تووشی لە ناوچون دەبن بۆیە پاراستنی ئەو شوێنانە
لە هەموو ڕێکەوە گرنگە و کاتیش کەوان شتان دەبن ئەکیت کارەساتێکە بۆ مانەوەی ژیان بۆ زیندەوەران لە ڕۆکەوە بگرێت تا ئاژەڵ تا پەلەوەر لە دوایشدا گەر ئەو شتانەشناوە بۆ ئینسانەکانیش ستان دەوێت کە بتوان لێرە بژین بۆ نمونە دارستانەکان کەشوهواشیان کە خاک لێرە بتوانێت بۆی ئەو کەشوهوا جێگرێکەیە کشتتوکاڵ کە تەماتەکە شووتی کە بەڵام کاتیش کە ئەو کاری ئەو عامیلە نامێنێت کە کەشوهای ئەو ناسیە ڕابگرێت بەتاکیدەوە کاریگەر دەبێت لەسەرەوەی کە لێرە نەتوانێت بەربوون کشتتوکاڵی بەرهەم بێت کە نەشتوارێت بەربوون کشتتوکاڵ هەبێت بەتاکیید خەڵش نەتوان لێرە بژیت بە بمێنێتەوە لە هەموو ڕێیەکەوە ستانی دارستانەکان ڕاستی کارەساتێکەوە پێویستە بەهانتۆ بگیرێت چکاوە پێم لێر بە ئێستاوانێت پەیوەندی بەندەوەکانی داهاتووشەوە هەیە بۆیە پاراستنیان و پارێزگاریکردنیان ئەرچێشی ئەرکە لەسەر هەم تاک لەسەر دامەزراوەکان لەسەر دەوڵات و حتا لەسەر ئاسی جیهانیش چکە مەسەلەن ئێستا بۆتە ڕەهەندێک کە پەیوەندی بە ژیانی مرۆڤایەتیەوە هەیە لە هەر شوێنێکی کە ئەو حاڵەتی ژینگەی سروشتێل تووشی لە ناوچوون بۆ کەسەکانی تریش تووشی وڵاتانی تریش یا کەسەکانی تریش تووشی گرفت دەبن بۆ نمونە ئێستا لە ئەو دارستانەکانی ئەمازۆن کە تووشی لە ناوچوون دەبن کاریگەری ڕاستەخۆی هەبووە لەسەرەوەی کە کەشوهەوای جیهان گۆڕێت و ئەو گۆڕانە کەشوهەواش کە بۆتە دیاردەیەک لە هەموو شوێنێک هەست پێ دەکرێت بەداخەوە. زیانی بۆردمانەکان لەسەر ژینگە بەپێی داتاکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەهۆی بۆردمان و هۆکارە ناوخۆیەکان لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 1,300,000 دۆنم دارستان و پوش و پاوەن سوتاون بە ڕێژەی 35% هۆکاری ئەو ئاگرکەوتنەوانە لە ئەنجامی بۆردمانەکانی تورکیا و ئێران بووە کە زیان بە هەزاران دۆنم لە دارستانی سروشتی و ڕەز و باخ و زەوی کشتتوکاڵی و چەندین جۆرگیان لەبەری کێوی و ماڵی گەیاندووە لە ماوەی 50 ساڵی ڕابردووشدا 50% دارستانەکان لە کوردستان و عێراق لە ناوچوون. بۆردمانەکان بووە بە هۆکاری کەوتنەوەی ئاگر بەهۆیەوە کاریگەری خراپی لەسەر کەمبوونەوەی درەخت و لە ناوچوونی ڕوبەرە سەوزاییەکان و بەرزبوونەوەی پلەی گەرمی و لە ناوچوونی گیانەوەری کێوی و جۆری ڕوەکی دروست کردووە و ڕێشەیەکی زۆر لە گازە ژەهراویەکانی تێکەڵ بە هەوا کردووە. ئەو زەویە کشتتوکاڵیانەشی دەسووتێن کاریگەری لەسەر سیفەت و پێگاتەی خاکەکەی لە ڕووی فیزیایی بایۆلۆژی و کیمیایی دروست دەکا. ئەو بەروبوومانەشی تیایاندا دەچێنرێن گەشەیان کەم دەبێت و زۆر کات چەکەرە ناکەن. کاریگەری لەسەر ئەو بەروبوومانەش دەبێت کە لە وەرزی داهاتوودا دەچێندرێن. دەوڵەتی تورکیا لە ڕێگەی بۆردمانە بەردەوامەکانیەوە دەیەوێت ژینگەی کوردستان تێک بدات و لە ژیان دایان ماڵێ ڕوەک و گیان لەبەرەکانیش لەناو ببا. بەداخەوە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان یەکەی ئیداری قەزای پێنجوێن پۆلیسی دارستان ڕۆژی بۆردومانەکە کە ئاگر کەوتەوە هیچ ڕۆڵێکیان نەبینی هەرچەندێ من داواشمان لێکردن کە هاوکارمان بن بەڵام هاوکاریەکان وەک پێویست نەبوو ئیتر هەربیان و پاساوێکیان هەبێت مای ئەوە نییە کە لە بەرچاوتەوە بڕوار و مازوار و دارستان و هەردی وڵاتەکەت بسووتێت و تەماشاکار ئەگەر ئەم جارە باوڵین بیان و پاساویانەوە بێت کە مەترسیان لەسەر بووە خۆجارەکانی تر هیچ مەترسیەک نەبووە نەک لە پێنجوێن لە سەرتاسەری هەرێمی کوردستان حکوومەت کەم تەرخەمە لە پاراستنی دارستانەکە. من پێم وایە پاراستنی دارستان پێویستی بە ڕۆحیەتە پێویستی بە
وجودە ئەگەر ئەمە لە ناو ئینسانەکانە بێ ناتوانین بپارێزێت یعنی ئەبێ خۆت بە خاوەنی و دارستانە بزانی من پێم وایە ئەمە لە ناو حکوومەتدا نییە بۆیە هەر وەختێک ئاگرەکەوێتەوە یاخود دەستدرێژیە کرێتە سەر دارستانەکان هیچ ڕۆڵێک نابێت لە ڕاستیە ئێمە بەداخین کە لە هەرێمی کوردستان یاخود لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا کەسێک نییە بێت دڵسۆزانە بمان پارێزێ ئەمە بەشێک یەگەڕێتەوە بۆی بەڕاستی کێشەی سیاسی هەیە چ لە حکوومەتی عێراقی چێ لە هەرێمی کوردستانە ئێمە وەکو میلەتی کوردی یەکدانگ نین بەرامبەر دۆست و دوژمنەکانمان و حکوومەتی عێراقیش خۆی حکوومەتێکە کێشەی زۆرە و کە جۆرێک بە جۆرەکان بەلاوازی دەرەکەوێت بەرامبەر ئەوانی کە ناتوانێت بەرگری لە خەڵکەکەی خۆی بکە. زیانەکەوەی کە ئەو مادە کیمیایی لەو بۆمبەیدا کە تەقیوێتەوە ئەو بۆمبەت کە تەقیوێتەوە ئەو مادە کیمیایی کە دەرچێت لە بۆمبەکەی بۆ سەر ئەو خاکەی پیس کردووە بۆیە تۆ بتوێت ئەو خاکە جارێکتر بەکاربێنی ئاسان نییە پێویستە تەجربە لەسەر بکرێت پاک بکرێتەوە خاکە پاک بکرێتەوە بەڕاستی پاک بکرێتەوە بە جۆرێک کە ئیتر کاریگەری ئەو موادە ژەهراوی کیمیاییانە کە لە بۆمبەکەی دەرچووە نەمێنێت تا ئەو کارەش نەکرێت ئەو ناوچانە بە کەڵکەوەی ناتوە جارێکتر تەماتەی لێ بکەی یا شتی لێ بکەی چکە ئەگەر بەربوون کشتتوکار لێ بکەی بەڕاستی جێگای مەترسیە کە ئەو ژەهرا ئەو موادە کیمیاییانە کە لەو بۆمبەی دەرچووە بگوازرێتەوە بۆ بەربوون کشتتوکاڵەکان لەوێشەوە بۆ ئینسان جا بۆیە ئەو خاکە دەبێت بەڕاستی خەڵکی پسپۆر لە بەشی خاک بێن فاسی بکەن بزانن ئەو موادە کیمیایی تا چەند ئەندازەیەک ماوەتەوە وایە بە کەڵک کشتتوکاڵ دێ و تا چەند ساڵتر ناتوان کشتتوکاڵتدا بکەن بەڵام بە شێوەیەشی گشتی بەڵێ ئەو ئەرزە ئەو خاکە پیس بووە بە کەڵک کشتتوکاڵ نایەت و تا چەند پێویستە ئەو خاکە پاک بکرێتەوە و تا چەند ساڵتر دەتوانرێت بەربوون کشتتوکالدا بکرێتەوە پەیوەندی بە تاقیکردنەوە هەیە بۆی کە بزانین ئەندازەی ئەو کیمیایی کە لەو خاکەدا ماوەتەوە چەندە و تا چه ئەندازەیەک ترس ناکە و ئەمجار بە شێوەیەشی زانستی ئەو کەبرێک ئەو کەسێک لێرە ئەو بەربوون کشتتوکاڵی هەیە ڕاست بێت کە چۆن دەتوانرێت بەکاربێت. دارستانەکانی ئێمە تەنها لەلایەن سوپای تورکیا و بەردومان ناکرێت بەڵکو لەلایەن دوژمنێکی ترمانەوە کەویش ئێرانە هێرشەکرێتە سەری وێرانەکرێ ئەسووتێنرێت بە درێژایی سنوور کە ئێمە 150 کیلۆمەتر زیاتر هاوسنوورین لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان سەربازەکانی کۆماری ئیسلامی ئێران سەرسنوورەکان ئاگرتێ بەرەدەن و دارستانەکانمان وێرانەکەن هەڵبەتە دوژمن مەبەستی نییە کە بیانوویەک هەبێت یان مەسەلەن مەترسیەک هەبێت لەسەر ژیانی ئەو بۆردومانانەیەکات بەڵکو ئەوێ بە تەواوەتی ژینگە و سروشتی ئێمە وێران بکات ئەم شوێنەی کە تێداین هیچ کەسێکی تێدا نەبووە جگەل لە بەڕوار و مازوار کە بە پێوە وەستاون هیچ مرۆڤێک لێرەدا نەژیاوە بەڵام ئەوان هاتوون بۆردومانی کردو کەواتە ئەوانەیانەوێ بە هەموو شێوازێک دارستان سروش ژینگە لە ئێمە تێک بدەن بەڵام ئێمە پێیان دەڵێن هەتا بەڕوارێک هەتا مازوارێک لە کوردستان بمێنێ ئێمەش ئەمێنین و لەسەر پێی خۆمان ئەوەستین و چۆکدا نادەین و بەرگری لە خاک و شناس و ژینگە و سروشتی خۆمانەکەین.
لە ڕاستە ئێمە لە سنوورەکە بە حکمی دارستانێکی سروشتی چڕمان هەیە ساڵانە بەردەوام ئاگرێکی زۆرمان هەیە هەر ئێستا ئەم بینای قەیام قامەتە کە وەستاوین تەنیشتمان گۆڕستانی حاجی شێخە چەندام دەستگای دەوڵەتدا لێرە لەوە دوو جار ئاگر کەوتوتەوە کاتر مەسا ئەم ناوە کامێرێتی یاوشتیتیا لەبەرەوە بەرامبەرترمان کانی شەوقەت و ئاسن کوڵێن کە ساوسنور نییە بە هیچ شوێنێکەوە هەر لە ناو قەزاکە ئاگر کەوتوتەوە ئاگرکەوتنەوە بەشێکی بەڕاستی پەیوەندی بەوەی کە ئێمە منتیقەیەکی جەنگی ئەلغامێکی زۆری هەیە بە ئاژەڵە کێویەکانە ئاتەقێتەوە ئاگرە خاتەوە و بەشێکیشی بە ئەنقەستە کاکرێتەوە بەڵام وەکو ئەوەی کە هەر لایەن و هێزێکە بە سوپایە هەر کەسێکە بەڕاستی بەڵگەمان لەسەری نییە کامان ئاگرێک خەنەوە چونکە ئەگەر بەڵگەمان هەبێ بەڕاستی دەنگی ناڕزایی خۆمانەگەین لە ڕێی پارێزگاوە لە ڕێی عیلاقاتەوە کنسوڵخانەکان ئاگادارەکەین چونکە بەڵگەمان هەبێت لەسەر ئەوە بەڕاستی شەرم لە کەس ناکەین و بەڵگەکانە خەینە ڕوو پەیامی ئەوەیە یەکەم حکوومەتی هەرێمە بێ پێنجێن و هەموو کوردستان بپارێزەیە چونکە مەسئولی ئەمنیەتی منتیقەکە حکوومەتی هەرێمە کە بەڕاستی بێ خەڵکەکەی خۆی پارێزە چۆن وڵاتان بەرگری لە خەڵکی خۆیانەکە نەبێ حکوومەتی هەرێمیش بەرگری لە خەڵکەکەی خۆی بکە بەشی دومیشی کە پەیوەندی بە ژینگەوەیە بەڕاستی بەشێکی پەیوەندی بەوەیە کە هەندێک ئاگر بە ئەنقەسەکرێتەوە ئەمانەی دارستان و پاوانەکان بسووتێنین بیکەن بە زەوی کوشت و کاڵی ئەمانش بە سوپاسەوە لەلایەن دامودەستگاکانی دەوڵەتەوە هۆبەی دارستان و پاوان یان بەشی پۆلیسی دارستانی پێنجێن و دەستگا ئەمنیەکان ئەوانی پێوان کریا ئاڕاستەی مەحکەمەیانەکەن ڕوبەڕووی یاسایانەکەینەوە چونکە پاراستنی و دارستانانە ئەرچی هەمومان ئەم دارستان سەرمایەکی گرنگی قەزاکەن چونکە پێنجێن بەم سروشتەوە جوانە لەبەرەوە پاراستنی واجبی هەمومانە ئەوەی بەدام و دەستگاکانی دەوڵەت ئەکرێت لە سنووری قەزاکە هەوڵی خۆیان هاو بەڵام بە حکمی ئەوەی پێنجێن ڕوبەرێکی فراوانەوە دارستانێکی سروشتی چڕی هەیە و هێزەکانی ئێمە و دام و دەستگاکانی ئێمەش تواننا و ئیمکانێتیان زۆر دیاری کراوە بە ئومێدەوەی وەزارەتی کوشت و کاڵ بەرنامەیەکی وردا بنێ بۆ دیاریکردنی سنووری دارستان سروشتیەکان بۆی تەجاوز نەکرێتە سەری و ئاگر بڕ بکرێ و هەندێ ئەجیزەی پێشکەوتو بۆ ئاگر کوژانەوە بۆ دام و دەستگاکانی پەیوەندیدار دابین بکەن مێ دەکەینەوە بۆ ئەردومانانە دووبارە نەبێتەوە چونکە لە دووبارە بوونەوە بەدەر لە ترس و دڵە ڕاوچێ بەشێکی زۆری دارستان و پاوانەکانمانە سووتێکە مێزەرەر و زیانێکی زۆر بە سنوورەکەمانەگەیەن کاریگەری ئەو بردومانانی کە ئێستا هەیە لەسەر دارستانەکان لە پێنجینەوە تا دەگاتە قەندیل و ئەمجار بادینە کاریگەریشی تەواو نەرێنی هەیە لەسەر ژینگەی دارستانەکان و لە ژینگەی وەرزە ژینگەی ناوچەی دارستانەکان بۆ نمونە ئەو دارستانانی کە لەو نەوشانە هەیە لە بەدرێژای هەزاران ساڵ بوونێتەوەی کە قشوای ئەو ناوچەیە جێژیر بکەن و بنەهۆی ئەوەی کە ببێتە ژینگەیەک شوێنی ژیانی ڕواک ئاژاڵ پەلەوەر ئینسان لە کاتیشیدا کە ئەو دارستانانە دەستێن واتە ژینگەی پەلەوەرەکان نامێنێ ئەو پەلەوەرانە دەوێت کۆچکەن بۆ شوێنشتێک کە کۆزەکان بە شوێنشتێک لەوانەیە نەتوانن تیا هەڵکەن و تووشی لێ ناوچوون ببن بە هەمان جۆر ئەو ڕووەکانی کە لەو ناوچەیە هەیە ئەگەر پسووتیان بواری ژیانیان نەبێت لەوانەیە ئەو ڕووەکانە کە لەوان هەندە ڕۆژی زۆر بەقەڵک بن لە هەموو ڕێیەکەوە لە ناو بچێن و دارستانەکان جگەلەوەی کە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی ئەوە کە هەڵسەنگی کەش و هەوا ڕدەگرن دیمەنێکی جوانی سروشتی دەن بە شوێنەکە کە دەکرێت بە ئیسفادە کەش لەوە ژێرێت لە ڕووی هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی گەشتیاریەوە و کاتێشکەوە توش سوستان دەبێت واقعان هەموو ڕەهەندەکانی ژیان لەو شوێنەی تووشی سوستان و ناوچوون دەبێت بەلاقەوە. بە شێوەیەکی مەدانی و شوێنانەمان بەسەر کردەوە کە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی فاشستی تورکیاوە بردومان کراون. ئەم بردومانانە مەبەست لێی وێرانکردن و شێواندنی ژینگەی کوردستان و بە تایبەتر ژینگە جوانەکەی پێنجێنە.
و هەروەها دروستکردنی ترس و دڵڕاوکێ لە لای هاوڵاتیان و بە تایبەتر دانیشتوانی ئەم ناوچانە. سەرڕای بەردەوامی بردومانی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا تا ئێستا لەلایەن سەرۆکایەتیەکانی حکوومەتی عراقی و هەروەها هەرێمی کوردستانەوە هیچ جۆرە هەڵوێست و پەیامێکی ڕوون و ئاشکرا بۆ ئیدانەکردنی ئەو بردومانانە نەبووە و بە تایبەتریش دژی وێرانکردن و سروشتی جوانی کوردستان و بە تایبەتر پێنجوێن و ناوچەکانی دیکەی کوردستان. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.